ئێرە کۆمەڵگەی دایکە، باوەشێکی کراوەی دایکانە بۆ هەموو ئەوانەی پێویستیان بە باوەشێکی گەرم و ئارامی دایکانە هەیە، وەک منداڵانی بێسەرپەرشت، نەخۆشانی ئۆتیزم، بەساڵاتچوان و خاوەن پێداویستە تایبەتەکان. پروژه گوژمه با 2,340,000 دلاره. کومالگل سر 11,300 متر دو جای هاتیه چکرنی. روبر بنا تو پروژه دا 5,000 متر مربع هن. تصمیم دیزاین مشروع الله سرکاتی از آنکو سوران هاتیه جبجه کردن. پروژه بخوی 5 قسمه پیک دیتن. بشک تایبت بو یتیما الکل 1,000 متر مربع پیک دیتن. رچاوا زاروکا هاتیه کردنه. بنا که دیگه تایبت بسالات چوان بشک تایبت راهنان نخوشت اوتیزم زاروکا بشک دیگه یپیک هاتل بو قطابخانه نابینا چکل سورانیه قطابخانه نابینا بشک دیگه بنا تایبت قطابخانه نابستان. کۆمەڵگەی دایک یەکێکە لە گەورەترین پرۆژەی خزمەتگوزاری سەردەمیانەی سنووری ئیدارەی سۆران لە سەرئاستی هەرێمی کوردستان کە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی با گوژمەی 2,340,000 دلار و لەسەر ڕووبەری 11,300 متر دووجا دروست دەکرێت. پرۆژەی دایک کۆمەڵگەی دایک کە لەسەرئاستی سەرۆکایەتی دەستگای خێرخوازی بارزانی بڕیاریدا کە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە سنتەری قەزای ناوەندی سۆران جێبەجێ بکرێت. ئەم سنتەر و ئەم خانانە بە شێوەیەکی زانستیانە و بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەنددارەکان بەڕێوە دەبرێتن لە داهاتوودا ئینشاءالله. لە ئێستادا پرۆژەکە لە قۆناغەکانی کۆتاییدایە. لە ئێستادا دراسی ئەوە دەکەینکەوە شێوازی بەڕێوەبردننی بە میکانیزمێکی نێودەوڵەتی ستانداردی نێودەوڵەتی بتواندرێت دراسە بکەین و بڕیاری لەسەرەوە بدەین و پرۆژەکە بکەین بخەینە خزمەتی هاوڵاتیانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. پرۆژەی کۆمەڵگەی دایک کە بڕیارە لە ماوەیەکی نزیکدا دەرگاکەی بکرێتەوە، باکردنەوەی ئەم کۆمەلگایە خزمەتێکی زۆر بە هاوڵاتیانی دەڤەرەکە دەگات، بە تایبەتی هەبوونی سەنتەرێکی ڕاهێنانی تایبەت بە نەخۆشانی ئۆتیزم. شەهلا سۆفی، زاری کرمانجی، سۆران.